شیرینە تابلۆیەکی ڕەنگینە تا چاو بڕکە ئەڕوانم چونکە ئاسۆم بارینە وەکو گەرماکەی ئەمڕۆ. سپاس زۆر سپاس. زۆر سپاس سپاسان نەکەی بەناوی خۆم و تەواری هاوڕێ. هاوڕێیانمان چۆنن؟ زۆر دڵخۆشین لەگەڵ زیتەڵەیە کە لە سێم ڕۆژی جەژنا گەڕاوینەتەوە بۆ وڵاتان بۆی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەین. منیش زۆر تۆش دڵخۆشی؟ زۆر دڵخۆشم لەبەر ئەوەی لەگەڵ تۆ و هاوڕێیانم لە سێم ڕۆژی جەژن نینەوە ماڵەکانتان. هەمووتانمان خۆشەوێ؟ بەڵێ زیتەڵە ڕاستەکە هەمووتانمان زۆر خۆشەوێ بەیواین کە لەش ساغ بن و دڵخۆش بن و ئەم ڕۆژ وەکو ڕۆژەکانی تر بە باشی لەلای ئێوە تێپەڕێ. ئازیزانمان لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بژمارەکانی 0 صفر حوصە و هەفتە 406 99 هەروە 0 حوصە و هەفتە و 3 0 53 59 0 زۆر باشە بەرنامەی ژیری و دیاری لە 5 بورگە پێگاتوە لە بورگەی یەکەمەوە دەست پێکەین و هاوڕێیەکمان وەرەگرین بە ناوی حەزەکەی ناوەکەی چی بێ؟ حەزەکەی ناوی تەمەن بێ. تەمەن بەڵێ چۆنی؟ تەمەن دەنگی تەلەڤیزیۆنەکەت زۆر بە خێراکسکە لە مۆبایلەکەتەوە دەنگی تەلەڤیزیۆنەکە و نەویکە دەنگی خوا بلندکە. بڵێ بەستەر چاو بەسەر چاو ئەی چاوم خۆش بێ بە سەخێر دوو چاو بم. تەمەن پێمان بڵێ لەکوێ لەگەڵمانای چەند ساڵی؟ لە سلێمانی لە سلێمانیەوە تەمەن لەگەڵمانایە چەند ساڵی تەمەن؟ 6 ساڵی. واتە چۆتە قوتابخانەتەوە؟ بەڵێ واتە لە قوتابخانێ لە پۆلی یەکی وایە؟ بەڵێ یاخوا تەمەن درێژ بی تەمەن خێزانەکەم چۆنە؟ چۆن؟ ئەم ساڵە چیتە قوتابخانە؟ بەڵێ هەر بشی تەمەنجان ئافرین. جا لەوێ هاوڕێی زۆرە ناسی ئەی چۆن و فێری زانیاریە بی. باشە تەمەن پێم بڵێ خێزانەکە و چۆنن جەژنە پیرۆزە و لێکردن یەکەم ڕۆژی جەژن؟ بەڵێ وتت چی ئادەی پێمان بڵێ. وتە جەژنە پیرۆز بێت دایە بابە خوشکەکانم براکانم هاوڕێ خۆشەویستەکانم. ئەوە زیتەڵەوە گۆرانیە کاڵە دەرگای مەکتەب کرایەوە بۆ شەبێ وایە تەمەن بەڵێ بەهێواشی پێ بڵێ بزانم جەژنانە وەرگرت. بەڵێ چەندە وەرگرت؟ زیتەڵە حەزەکە بزانێت چەندی وەرگرتوە تەمەن. چەندە وەرگرت؟ پێت ناڵێ زیتەڵە ئاستەکەم قەینا هیچ زۆر خوارد هین تەمەن بیکەرە دەخینەکەتەوە با زۆر بێ باشە بۆی کە زۆر بێ دواتر بیایی بە شتێکی بە سوود. ئەی چۆن؟ بۆ ئەوی کە سوودی لێ ببینی ئەو بڕەپارەی کە کۆت کردوێتەوە. بزانین تەمەن ئامادەیە تەمەن چینە لای بڕگەکانمان؟ بەڵێ با بڕۆین تەوارجان بەجێت هەیەڵە بەڵام زوو بێتەوە بیر تاکەم لێرە باش ئەمە نەبێ تەمەنگیان تەمەنگیان ئێستا ئێمە لە تەلەڤیزیۆنەکەەوە دادەتەوارە بینی؟ بەڵێ ئەی پۆشاکی چ ڕەنگی لەبەرایە؟ پۆشاکەکانی دادەتەوار چ ڕەنگێکن؟ پرتەقاڵی زیتەڵە پێی بڵە پرتەقاڵی باشە تەمەن بەڵێ شپیتێک دیاریەکەی وەکو یەکەم هەنگاو. بڵێ تێ پیتەکەی من زیتەڵە پیتی تێ وەکو تەوار وەکو تەمەن. ئەی چۆن وەکو تەمەنی هاوڕێمان تۆ وەکو یەکە ڕاستەکەی کاتە تەمەن با لەگەڵ زیتەڵەیە پێکەوە بڵێن یەک دوو سێ تارارارا میکی ماسەکەمان بۆ دەرچێت بابینەوە ئێرە جا تەمەنی هاوڕێم ئەبێ
میکی ماوسەکەی تر بدۆزێتەوە بزانی لە چ پیتێکە ئادی هەوڵ بە دۆزێتەوە و پێمان بڵێ چ پیتێکی کە دیارەکەی تامن هاوکاریکە تۆ جارێ پیتێ بڵێ هێشتا سێ پیتێ ماوە نابێک سەر داوای هاوکاریکەی ئەبێ خۆشە هەوڵ بەی تێبکۆشی وایە کێ خێ خێ بۆی بکەرەوە خێ بۆ بکەرەوە خێ بۆی بکەرەوە نا وەکو خوێ وەکو خێر وەکو خێر خێر وەکو خۆر وەکو خوێ بابی کەینەوە یەک دوو هەر سێکی یەک دوو سێ پشیلەکەمان بۆ دەرچوو پشیلەکە مشکەکە ڕاوەکە وایە بەڵێ ئادەی پیتێکی تر هەڵبژێرە وەکو هاوکاریەکیش بۆ تەمان لەم دوو ڕیزە بمێنەرەوە واتە مەڕۆ ڕیزەکانی خوارەوە ئەوە هاوکاری کردی تەواری ئەوڕێ دەی ڕێ بەڵێ ئادی ڕێ بکەرەوە بۆکسەکەشی زیتە لە ڕەنگی پرتەقاڵی وەکو جلەکانی من وایە دابی کەینەوە بڵین یەک دوو سێ سێ بیکەینەوە بەڵێ ئادەی بابی کەینەوە تن ئەوەش نەبوو ئەم جارە هەوڵ بە یەک بۆکسی کەد ماوە باشە هاوکاریکە زیتەڵە هاوکاری باشە کەروێشک چییە خوا بۆ ئەوەی چاوی تیژ بێ ئافر ها کێسەر ئەی چ حەزت لە چ پیتێکە کاتە چ پیتێک دیارەکەی کێ بزین جێزەرە با بزانین زیتەڵە بزین جێزەرە هاوکاریکی باشی تەمەنی کردووە بابی کەینەوە یەک دوو سێ سێ ئافرین هەربژی ئەوڕێکم دەست خۆتەمەجان پیرۆزە پیرۆزە با دای بخەینەوە بۆکسەکانمان هاتەوارە ئەوڕێکارمان چەند زیرەک و لیاتون بەڵێ زۆر زیتەڵە جا تۆ جێزەرە خۆی من زۆر بەڵام بە ڕێژەی تۆنا لەبەرەوەی تۆ زیاتر لە من گێزە ئەی چۆن بڵێ چاو مێسا چیە بینێ چێ بینێ منە بینێ لێرەوە تۆ ئەبینێ تەمەنیشە بینێ تەمەنیش بینی لە ماڵ خۆیان ئەی چۆن بەڕاست جێزەر زۆر بخۆ لەبەرەوەی ڤیتامینی زۆر باشی تێ زۆر باشە ئەلۆ ئاوی ئەلۆ ئاویمان لەگەڵایە ئەلۆ ئاوی با بزانین ئاوی چۆنە ئاوی ئاوی چۆنی چۆنی ئەمان بینی ئاوی بەڵێ تەنبینم زۆر باشە ئاوی هەربژی جەژنە پیرۆز بێ ئاوی گیان دەستنی تۆش پیرۆز بێت زۆر سپاس دەکەم ئاوی بزانە لەکوێ لەگەڵمانە زیتە بەڵێ لەکوێ لەگەڵ ئێمەی پەیوەندی و پێوە کردوین ماڵتان لەکوێیە ئەربەت ئەربەتەوە ئەی گیان لە تۆ ناوە هافینەیە چی؟ هاوڕێی بەرنامەیە وابزان تخوا بەڵێ هافین یان ئافین هاوین هافین بەڵێ ئەی لە قوتابخانەی بەڵێ لە پۆلیس دەستوی بۆ دوو دەرچووی بۆ دوو تەوەریە تەقڵی بۆ لێمە دەستوی دوو با تەقڵێکی بێزی بۆ لێبین ئافەری هەربژی دەست خۆش هافین ئەی حەزت لە بەرنامەکەی دادەتەوارە بەڵێ ئەی سوودت لێ وەرگرتووە تا ئێسا بەڵێ بەکاریشم هێناوە دەستان خۆش بێت هەربژی ئافەرین باشە با پرسیارێکی لێ بکەم بزانم سوودت لە بەرنامەکەی دادەتەوار بینیوە خۆر بەڵێ خۆر لە خۆر هەڵاتەوە هەڵیە یان لە خۆر ئاواوە خۆر لە خۆر هەڵاتەوە هەڵیە یان لە خۆر ئاوە کاتی هەڵاتن خۆر لە خۆر
خۆش هەڵهات خۆش هەڵهات تەواوە ناوکی خۆی بەخۆیەوەی خۆر هەڵات ئافرین زۆر دەست گیر و خۆش. زیرەکە کاتە با بڕێنە بڕگەی یەکەممان بێ. با بزانین بە هەمان شێوە ئەتوانێت کە تۆش پیتێک هەڵبژێرە وەڵامی ڕاستمان پێ بڵێت دەی پیتێک دیارەکەی سەرەتا حەزەکەی یەک دووسێ دەستمان پێکرد ئافەرم پیتێک پیتەکە و نەوتووە ئی مراوی مراوی لە ئاوە مەلا ئەکا بابی کەینەوە یەک یەک دوو سێ سێ ئۆتۆمبیلێکمان بۆ دەرچوو زیتەڵە ئای هەنگی دیت خۆتان لاتەن میوانماناو هەفیناو هەفین ئێستا پیتێکی ترمان بۆڵ بژێرە بۆی ئۆتۆمبیلەکە بدۆزیتەوە پیتی دێ ئامادەی وەڵا نزیک بوویت دوو سێ دوو سێ فیل ئەوە فیلە بۆ چۆتەویە زۆر جوانە فیلە زیتەڵەوە من شوێنم کردەوە بەڕاستە بەڵێ ئەوەم جەشنە بۆ خۆیت لەویا بوو زۆر بێدەنگە هەڤین باشە هاوین پێمان بڵێ پیتێکی کە دیارەکەی تۆ ئەتوانی ئێستا دوو پیتیکەمان پێ بڵێ بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکە بدۆزیتەوە وایە پیتیڕێ ڕێ چی؟ پیتی پیتی وۆ؟ وۆ ئەو کاتەی کە وتە پیتی د وتم زۆر نزیکیت دوور کەوتەوە دوور کەوتەوە دەی پیتێکی نزیک لە دێ یەی مراوی زیتەڵە بیکەینەوە یەک با بکەینەوە سێ یەک دوو زیتەڵە چەپڵەکانی ئامادەکە سێ چەپڵەکەتان هەر بشی ئافرین هەر بشی پیرۆزە هاوڕێ جوانەکەمان زۆرمان پێخۆش بوو کە توانیت وەڵامی ڕاستمان پێ بڵێت و براوەدی بچینە لای ناوڕێک بەڵێ زیتەڵە بەس با پێیان بڵێم لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانم پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 416 99 هەروەها 0 053 59 کێ سڵاو ئازیزانمان دووبارە سڵاوتان لێبێ زیتەڵە تۆ گۆلۆ گۆرانیە بوو کۆدۆمۆ باشتری ناوڕێ بۆ من و تۆ بەکاری بێنن سوودی لێ بینن وایە ڕاستە بەکاریشی نێنن سوودی لێ نابینن تەوار زیتەڵە پێم خۆشەکە سپاسی کۆدۆمۆ بکەم لە بڕۆی کە سپۆنسەری بەرنامەی ژیری و دیاریە دیاری باشی بۆ هاوڕێکانمان ئامادە کردووە و لەگەڵیشیا زۆر سپاسی سوپەرفاستی شەکەی کە ئەویش یاری بۆ هاوڕێکانمان ئامادە کردووە کاتێک سەردانی فامیلی مۆڵەکان ئەتوانن ئەو یاریە تاقیب بکەن دەتەوار بەڵێ زیتەڵە هێستم جوان بووە ئادی باسێرەکەم ئەو چیت بەکارێنەوە ئەو بەرەمەکانی کۆدۆمۆ بەکارێن چۆن ئێوەش بەرەمەکانی کۆدۆمۆ بەکاربێنن هەمیشە وەکو من ئاوا سپی و جوان و درەوشاوە بن زیتەڵە بۆنێکی زۆر خۆشیش لێ هات ئەوە شەر بە سابوونەکانیەوان و بە بەرهەمەکانیەوان ئەو بۆ نەخۆشم لێ بەڕاستە چۆن هەر بژێ زۆر سپاس دەکەم زیتەڵە کۆدۆمۆ بەکارێنێ زۆر باشە ئازیزانمان ئەڕۆینە لای هاوڕێیەکمان کە ناوی ڕێیانە ڕێیان بەڵێ ڕێیان چۆنی باشم سەلامەت یاخوا باشی لە کێوە لەگەڵمانای سلێمانی لە سلێمانیەوە چەند ساڵی 13 ساڵی نا 12 ساڵ تەمەنی درێژبی تەمەنی خۆممت زیتەڵە پرسیاری دەکا بزانە جەژن لای ئەو ئەمڕۆ چەند ئەمڕۆژی جەژنە خۆش بوو ئەمڕۆژی جەژنە ئافرین ئەدی پێم بڵێ چووی بۆ کۆ لەگەڵ خێزانەکەتە
وڵا چشتی بە ماڵی خزمەکانمان جژنە پیرۆزەمان کرد. ئافرین ئەی باشە چووی بۆ یاری و ئەو شتانە بەڵێ وەستی بۆ کوێ؟ چیم بۆ ماڵی نن. ئەڵا ماڵی دابیرەکە خۆشە ماڵی نەنە خۆشتری شوێنە وایە دادەتەوار ڕاستە زیتەڵە ئافرین منیش ڕۆشتم بۆ لایەن تخوا بەڵێ ئەی گردن نازاوی لێکردن بەڵێ جژنە پیرۆزەشم لێکردن ئافری تۆشۆکو ئەم هاوڕێمان ناوە عاقڵ و ژیری وایە بەڵێ. هاوڕێکەم بەڵێ قوتابخانەکە و ناوی چییە؟ یانفر ئازاد. من هاتوو بۆ قوتابخانەکەیەوە وایە بەڕاست؟ ئەی چۆن هەر پشی منە بینی لەوێ لەوانێت تۆ نەتبینی بێت ئەگینا هاتووە بۆ لەوانەیە ئەو لە دەرسا بوو بێزانی ڕاستە باشە حەزت لە بەرنامەکەی دادەتەوارە بەڵێ سوودە لێ بینیوە باڵێ بەڵێ ئەی هاوڕێکانە هەناوە کە سوودی کە سەیری ماوەی مناڵانی کورسات بکەن بەڵێ ئافرین هەر بژی دادەتەوار ێسا بڕگەکانە بۆ ڕوونەکاتەوە ئەچینە لای بڕگەکان باشە زۆر باشە ئافرین هاوڕێ جوانەکەمان ئێستا لە بڕگەی دووەماین بڕگەی دووەمی بەرنامەی ژیری و دیاری کە بڕگەی دۆزینەوەی جیاوازەکانە وەرن لەگەڵما بە پێکەوە بڕۆین لای شاشەکەمان و لە ڕێگەی ئەم شاشەیەمانەوە پێنج جیاوازیمانەوێ بۆ بدۆزیتەوە باشە؟ باش باش دەست پێ بکەین بەڵێ با لەگەڵ زیتەڵا بڵێین یەک دوو هەر سێکی وێنەکەمان زۆر جوانە ئێستا سەیری شاشەکە بکە شاشەکە بۆ ماڵتان ئێشتا وێنەکە نەهاتووە بەڵام ئێستەیەت دەرگاکە لە وێنەکە بکەرەوە با بێتە ماڵتان با دەست پێ بکەین ئێستا هات وێنەکەت گورگەکەیە نازانم ئەوە لوتی پۆمەیە لەویا ئەزە سوورە ئەوە ئەسکە گورگ ئاسکەکەمان؟ نییە با نەبا باشەوە یەک لەگەڵ مشکەکانە دانێکی لێ دانێکی لێ نییە ئەوە دوو ئەوە دوو گێزەرەکەی ئەم لاش گێزەرەکە وایە بەڵە زیتەڵە سێ دەی زیاتر ئەوڵ بە گەروێشکە ئازەکە خێرە دەی گەروێشکە ئازەکە دەی خێرە ڕاوچی وەسپەکەی وا چیتر دۆڕە چیتر چیتر سێری سێری ئاژەڵەکان بکە سەیری ئاشەڵەکان بکە دەی هەوڵ بە ئەو بۆ بێدەنگ بوو ئەدی سەیری چۆلەکەکانیش بکە لەگەڵ نازانم ڕێویەکە ئەوەش خەوتووە لەیان نەخەوتووە ئەی مانگاکە کوا ڕێویتیان نییە و تۆ سەیری چیەکەی وەرە تۆ ڕێوی و کرد بە چۆلەکە مانگا و کرد بە کەروێشک ماکۆنەکاڵێ باڵێ ئەوە پێنج مانگاکەش لوتەکەی لێرە کاڵە لەویایە کاڵ نییە هەر بجین دۆشە بوویت بە خەوەنی خەڵەتی چیەکە؟ کۆدۆمە کۆدۆم لەگەڵ سوپەرفاست. سوپەرفاست هەر بەشی دەست خۆش هەر بچی هاوڕێ جوانەکەمان زۆر دڵخۆش بووین کە براوە بووی هاوڕێکی کەشمان وەرەگرین بە ناوی شەنگین ئەی لەو ناو خۆشە شەنگین سەنگین ئەلو ئەلو هەلۆ. شەنگین چۆنی دادەتاچەنی چۆنی شەنگین گیانم کاتەو باش ئەم کاتی تۆش باش هەموو کاتێک دیدەڵە چۆنی ئەی تۆ چۆنی ئەو ویسم وەڵامە نێمەوە گەر بەتەریا بوو دادەتەوار چۆنی ناتۆشی بیرە شەنگین بەڵام دەستیشتان پیرۆزتە تۆش پیرۆشەنگی گیان هەموو ڕۆژێکار جەژن و خۆشی و خەندە و شیرینی بێ شەنگین لەکێوە لەگەڵمانە بەڵێ. شەنگین سلێمانی لە سلێمانیەوە بەڵتا لە چ گەڕەکێکە مەلەداز بەلا داوت نەچوو مێشتا ئازانی شەنگین دادەتەوە بەڵێ گیان ناو سەنگین نییە ناو سەنگینە سەنگین سەنگین بەڵێ بەڵێ یان شەنگین وتم ناوەکەی خۆشەوەکو سەنگین هاوڕێنمان لە کۆنتڕۆڵەوە هەر لە خۆیانەوە سێ خاڵیان بۆ دادا ئەی ناکە سەنگین
بەڵێ ئافرین ناوەکە و زۆر کوردەواری خۆشەوە کێ ناوی لێ ناوی؟ باوکم تەمەند درێژ بێ و خوا باوکە بۆ بێڵێ و خوا دایکە بۆ بێڵێ و تۆش تەمەند درێژ خۆش بێخە دادەسەوات گیانی من سەنگین ئەتوانن پەلەکان حدەمەکەم پێەیە زۆر باشە کەواتە ڕۆینە بورگەکەمان زیتەڵە بای ئازیزانمان ئێستا لە بورگەی دووەماین بورگەی دۆزینەوەی جیاوازەکان با دەست پێ بکەین یەک دوو بینم ئێستا وێنەکەمان یێتە سەر شاشە و تۆش لە ماڵەوە پێنج جیاوازیمان پێ بڵێ وێنەکە بڕۆ بۆ ماڵی سەنجی وێنەکە وەڵا ناتۆتە سەر شاشە زیتەڵی نێرە زیتەڵە بە وێنەکە بڵێ بڕۆ وێنەکە هاتە سەر شاشە زۆر باشە ئەوێ خارە وێنەکە دانێکا ڕەنگی چینە یەک ئەوەیە ئەو پیژانە دانێکا زیایە ئەو چییە؟ پێیژەکە دانێکی زیایە ئەوە کوڕەکە کڵاوەکەی ڕەنگی سرە لەوێ چینە جلی کچەکە ئەبێ پازە دانێکی دۆزیت تەنورەکی چینە لەوێ بۆرە چوار ئەوە چوار سەری سەگەکە بکە پازە دانەو ماوە خێراکە سەگەکە شتی بەدەمەوە تۆپەکەی پێنج هەربژی پیرۆزە سەنگینی ئەوڕێمان بوو بە خاوەنی خەڵات بەڵێ بوو لێم تێکچێزانی بڵێم بوو بە خاوەنی خەڵات هەر بژی زیتەڵە پیرۆزی بێ زۆر سپاس. سەنگینگیان زۆر دڵخۆش بووین کە براوە بوویت هاوڕێکی کەمان وەرەگرین زیتەڵە بە ناوی بە ناوی بە ناوی کێ ناوکی زۆر خۆشە بڵێ چییە؟ ناوی چیە؟ وەکو پاشەوە و شتانە وایە بزان مەزای چییە؟ پاشا نەخێر پاشایکی نەخێر ئەو پاشایش نییە سوڵتان نەخێر سوڵتانیش نییە مەلیک مەلیک چۆنی مەلیک مەلیک چی لێ مەلیک بەڵێ مەلیک چۆنی مەلیک چۆنی زیتەڵە بە دواتە ئاگەڕێ دەتوانین من باسم یاخوا باشبی مەلیگیان چەند ساڵی لە کێوە لەگەڵمانای حەوت ساڵم حەوت ساڵە ئەی لە کێوە لەگەڵمانای ئەریکە بە من نەگاتەوە لەکۆ لەگەڵمانای مەلیک لە سلێمانی ئافرین ئەی لە مەکتەبی لە سلێمانی حەوت ساڵم حەوت ساڵە ساڵە لە سلێمانیە لە قوتابخانەش لە قوتابخانەشە بە دڵنیایی ئافرین هەر بشی مەلیک مەلیک جەژنیشە پیرۆز بێ دەستین دۆستی ڕاستە زۆر سپاس ئێستا لە ماڵەوەی وایە وایە ئەم ڕۆژانەی جەژن پلەی گەرما زۆر بەرزە ئاگاداری خۆ بە بە گەرما نەیتە دەرەوە باشە باش ئافرین بۆ خۆ ئەوە لە ماڵەوە سەیری بن و دادەتەواری هاوڕێوکە باشە باشە زۆر باشە زیتەڵە ئەڕۆمە لای بورگەی سێمان بورگەی بیرکاری وانەی بیرکاری. ژمارەکانە بەڵێ زیتەڵە جەبا بزانین مەلیک چی هەڵەبژێرێ کۆکردنەوە جاران واتە کەڕەت یاخود کەمکردنەوە کامیان نەڵەبژێری مەلیک کۆکردنەوە باش کەواتە بێ لە ژمارە زۆرەکانەوە دەست بکەین 3,970,000 کۆی 455,000 تریلیۆنێکە کاتە چەند زیتەڵە من نازانم لە پۆلی یەکەم گاڵتایە ئەوە کازیتەڵە بۆ خۆشی وا بوو دێسا دادەتەوارشتی ئاسانە لێ بسێ ئێستا با پێت بڵێم کە ژمارە چەند و چەند کۆ بکەیتەوە سەرەتا با پێکەوە بڵێین یەک دوو سێ سێ ژمارە نۆ کۆ بکەرەوە لەگەڵ ژمارە دوو دەی وەکو ژمارەکانی زیتەڵە نییە ئافرین ئەی بۆڵی نایزانمەوە نییە زۆر باشی لەوانەی بیرکاریشە
هەر بژیت هاوڕێ جوانەکەمان دڵخۆش بوون کە براوە تەوا گیان ئەو بۆ ئەمڕۆ هاوڕێی شار و شارۆچکەکانی تر پەیوەندیمان پێوە ناکەنەڵی لە ماڵەوە نین هاوڕێکمان لە عربەتەوە پەیوەندی کرد ئەوانەی تر لە سلێمانیەوە بوون دوێنێ لە کەرکووکەوە زیتەڵا زۆربەی ئەڵێن پەیوەندیەکان ناتوانین بە ئاسانی وەربگرین لەبەرەوەی کە زۆربەی هاوڕێکانمان هەمویان پێکەوە پەیوەندیەکان وایە بۆیە کەمان لەگەڵا هەنی 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 چۆنی هەنی بۆ ناخەنی یعنی هەنی بۆ پێ ناکەنی هەنی ئەوم بینێ کەچی وەڵامیشم نایەتەوە هەنی دادا چاوان ڕاحەتگەر کەم پێماوە باشە خێرە بابچین لای بڕگەکە هەنی چۆنی زۆر پیرۆزە ماڵەوە توانێت بۆ باشە بێ لە تۆی زۆر سپاس مەمنون لە خۆت و لە خێزان لارەکانم پێ کۆکردنەوەیان کەمکردن فریانەکە بەداخەوە زیتەڵە هەنی نەیتوانی کەمان لەگەڵا ئاڵامان شەکاوەیە قەشەنگ و ڕازاوەیە چوار ڕەنگی جوان و چییە؟ چوار ڕەنگی جوان و گەشە گەشە ئەی چۆن ڕەنگەکان چیوچین؟ سوور خوێنی شەیدانە سپی هێمای ئاشتیە وایە بەڵێ خۆر ڕەنگی زەر باشە هاوڕێکەم چۆنی؟ ڕەنگی سەوزیشمان مابوو ئەی چۆن؟ بابزانین کێمان لەگەڵم ئاڵا گیان ئاڵا گوێت لێمانە ئاڵا بەداخەوە پەیوەندەکەی ئاڵاش داخرایەوە ئێستا پێکەوە من و زیتەڵە گۆرانیەکتان بۆڵێن بیڵێن با بیڵێن دەی با بیڵێن با بیڵێن ئێمە بیڵێن یان لەگەڵ ئێوە بیڵێن ئێمە لەگەڵ ئێوە ئیڵێن دەی کاتە دوو سێ گەولێ کوردی لەیە زیتەڵەیە حەزیرە خەندە و چەپڵەیە کوردی لەیە و زیتەڵەیە حەزیرە خەندە و چەپڵەیە چەپڵێک بۆ من و زیتەڵە هەر پشی زیتەڵە دەنگت زۆر خۆش بوو زۆر سپاس ئەو چەپڵەکەی تیانەما زۆر باشە ئەو چەپڵەکەت زۆر سپاس بۆ هاوڕێیانمان زۆر سپاس زۆر باشە بۆ مناڵەکانیش هاوڕێیانمان ئێستا با پێکەوە لەگەڵ زیتەڵەیە بزانین کێمان لەگەڵایە بۆ بڕگەی سێم یانمان لەگەڵا بەڵێ یاد چۆنی بەڵێ چۆنی یاد ئەم کاتە و باش جەژنە پیرۆز باشم یاخوا باش بی وی زۆر تووڕە دیارە کاگەیات یاد لەکێوە لەگەڵمانای لە سلێمانیەوە لە سلێمانی یادەیکان بەڵێ من نەخۆشەوێ ها من نەخۆشەوێ ئەی دادەتەوار ئەی دادەتەوار ئەی کەناڵی ئاسمانی کورسات و ماوەی مناڵان ئێمە شتۆمان زۆر خۆشەوێ ئەزانی جەژنی پیرۆز بێ من نەزانم یان تۆ لە پۆلی چواری یان لە پۆلی پێنج نا هەستەکەم پێنج ساڵە چەند لە پۆلی سێم لە پۆلی پێنج یان پێنج ساڵی لە پۆلی سێم سێ لە پۆلی پێنج زیتەڵە پێنج یان سێ باشە یاد ئێستا لە بڕگەی سێمان لەگەڵ من و زیتەڵەیای لە بەرنامەی ژیری و دیاری کە بڕگەی ژمارەکانە زیتەڵە من ئەڕۆم بۆ لای بڕگەکەمان یاد تۆ وەرە لەگەڵم یاد گۆرانێکی خۆشەزانی پێشکەشمانکەی نا نایزانێت قەینا من و زیتەڵە گۆرانیمان بۆتی گوێت لێ بوو خۆش بوو گۆرانەکەمان ئەمساڵ بە یەکەم دەرچووم یاد پێم بڵێ کۆکردنەوە جاران کەمکردنەوە کامیان کۆکردنەوە کەواتە با لێرەوە دەست پێکەین پێکەوە لەگەڵ زیتەڵەیە بڵێن نیو چەنەکە دوو
سێ إيه ژمارە 11 کۆبکەرەوە لەگەڵ ژمارەی شوار 11 کۆ 4 ئەکاتە چەند یەک بەڵێ 11 کۆی 4 ئەکاتە چەند کۆ 4 ئەکاتە نەیزانی زۆر یاد بەڵێ جۆ لێمانە باشە 11 کۆی 4 ئەکاتە چەند ئافرین هەر بشی یەک چەپڵەی قایمیان ئاراسە دەست خۆش هەر بشی زیتەڵە بڕگەی سێ میشمان کۆتایی پێهات ئێستا لە بڕگەی چوارەماین ئەچینە لای بڕگەی حەوتەم بڕگەی چوارە میشمان لە دوای ناوبڕێک ئەگەڕێنەوە بۆلاتان لە هەر شار و شارۆچکەیەک بن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 406 99 99 هەروە 0 773 053 59 0 بۆستن کێ بۆسێ بۆچی بۆسن ئەزانی بۆ لەبەرەوەی ڕۆژانی پێنجشەممە کاتژمێر 5 ڤینەروان بن وەکو ڕیکلامەکە لە بیریان نەچێتەوە وایە بەڵێ گیان ئەرێ سپۆسەرانە کۆدۆم و لەگەڵ سوپەرفاست سوپەرفاست ئەدی دەتۆزە باسی کە مناڵان بزان چییە و توشتە باش بەسەر چاوزی تەڵی هاوڕێم زۆر سپاسی سپۆنسەری بەرنامەی ژیری و دیاریەکەین کۆدۆمۆ کە پاکێجینێکی زۆر باشی بۆ هاوڕێکانم ئامادە کردووە وەکو زیتەڵە کە ئاماژەی پێیا بەکاری هێناوە و سوودی لێ ببینیوە و پێستی ئەڵێ زۆر جوان بووە و هەروەها سوپەرفاستیش زۆر سپاسیەکەین کە لە فامیلی مۆڵ کاتێک سەردانی فامیلی مۆڵەکان لە سلێمانی لەوێ یاریەکەی لە قاتی سەرەوە ناوی سوپەرفاستە کۆمەڵێک ئۆتۆمبیلن زیتەڵە و ئەتوانم مناڵەکان تاقیب بکەنەوە تەمەنی گەورە ژوا بزانم تا 18 ساڵ ئەتوانێت تاقیب بکات یاخود گەورەتریش جگە لەوەش یاریەکی پارێزراوە واتە ترسان نەبێ بڵێن زەرەر و زیانمان پێکە یاریەکی خۆشیشە وایە ڕاستە زیتەڵە ئێستا زیتەڵە لە بڕگەی چەنەماین دوای سێ چەنە؟ چوار؟ کەواتە ئێستا لە بڕگەی چوارەماین لەگەڵ هاوڕێکانمانە بڕگەی چوارەم بڕگەی پۆلەکانە زیتەڵە وایە بەبزەیکەمان لەگەڵە هەنی جا ناتەوە هەنی هینیشی وحدەشی زۆر بێنەوە هەنی دڵگران مەبە بە هیوام کە بتوانی پەیوەندیمان پێ بکەیت من و زیتەڵە قسەمان لەگەڵ کردی بەڵام هەموو پێنجشەممانێک بەرنامەی ژیری و دیاری لەگەڵ نابێت بە هیوان کە بتوانی پێنجشەممەیەک پەیوەندیمان پێ بکەیت هاوڕێکمان لەگەڵایە بە ناوی ئاوێزە بەڵێ چۆنی باشە دەنگ و باسە چۆنە باشە جەژنیشی پیرۆز بێ زۆر سپاس لەکەڵ پەیوەندیمان پێوەکەی لە سلێمانی لە سلێمانی چەند ساڵی؟ 12 ئافرین 12 ساڵی 12 ساڵە بەڵێ زیتەڵە لە پۆلی چەنی؟ دەرچم بۆ 6 دەرچوە بۆ 6 واتە لە پۆلی 5 بوویت؟ بەڵێ زۆر باشە بڕۆمە لای بڕگەکەمان زیتەڵە؟ با بزانین بڕگەکانی بەرنامەکەی بەلاوە خۆشە بڕگەی بەرنامەکەی ژیری و دیاریت بەلاوە خۆشە کام بڕگەیت زۆر بەڵێ باش کام ئێستا بچینە لای بڕگەی پۆلەکان پۆلی 6 پۆلی زیتەڵەوتی لە 5 بووم ئەبێ ژمارە 5 کەمەوە 5 با بچینە لای پۆلی 5 با بیکەینەوە 1 2 3 وەرەوە لای من بێمە لای تۆ زیتەڵە؟ پێکەوە بیخوێنینەوە؟ بەڵێ بابێتە سەر ساسەکە ئێستا کە خوێنمانەوە یەتە سەر شاشش زیتەڵە پرسیارەکەمانەڵێ هاوڕێ جوانەکەم بە باشی گوێ بگرە واتای وشەی کشومات چییە؟ واتە وشە لە کتێبی کوردیتە هەیە ئێمەش واتای وشەی کشوماتمانێ کشومات
واتە کەپوو بێدەن یاخود واتە کپ یاخود واتە نشێو. بابێتە سەر شاشەکە زۆرە سەر شاشەکە چۆرە سەر شاشەکە و دووبارە بۆ شتە خوێنینەوە. واتای وشەی کشومات چییە؟ کەپوو کپ نشێو. کەپوو ئەدی بابی خوێنەوە کەپوو کپ بابزای وایە باڵێ باڵێ زیتەڵە ڕاستە. پیرۆزە ئازیتەڵە ئەڵێن بەڕاستی ئێرە زۆر کشوماتە واتە زۆر کپە زۆر بێدەنگە. ئەدی با بێدەنگبین ئادەی با کشومات هەنارمان لەگەڵایە. هەنار چۆنی بازایی هەنار چۆنە؟ هەنار بەڵێ چۆنی هەنارگیان؟ باشم یاخوا باش بی دژە پیرۆز بێ. من باش هەنار من باشم یەخوار باش بی هەنار ماڵتان لەکوێیە؟ هەناری الو هەنار صوتك كذا ئەو کێڵێ ئەو کێ ئەلۆ هەنار دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکە لە مۆبایلەکە تۆ قسە لەگەڵ ئێمە بکە. هەنار هەنار صوتك زور عفوا کێشەمان نابێت ئەتوانن تەلەڤیزیۆنەکە سەوتەکە بن کسکەن بەدەرەوە بەڵام دەنگی تەلەڤیزیۆنەکە کسکن. هەنار هەنار چۆنی؟ باشم یاخوا باشبی چەند ساڵی؟ پێنج پێنج ئافرم زیتەڵە. بەدەنگی یازانی زۆر مناڵە. هەنار بەڵێ جەژنێکی پیرۆز بێ لەکوێ تەلەفۆنمان لەگەڵاکەی لەکوێ پەیوەندیمان پێوەکەی؟ سلێمانی سلێمانی ئافەرین. زیتەڵە پێی بڵە بزانە گۆرانێکی خۆشە زانێ؟ هەنار بەڵێ گۆرانی مناڵە نازانی؟ بەڵێ ئەدی گۆرانێکی خۆشوا بۆ بڵێ. ئێرە باسی وێنایە جانیای کەی هەسە جوورەکانی جونگیرە جێگای مناڵی ژیرە جوورەکانی جونگیرە جێگای مناڵی ژیرە سەس و خۆشی زۆرچایە هەرک ئەمێ زیدایە سەس و خۆشی زۆرچایە هەرک ئەمێ زیدایە دادا مامۆستا کامان لە ماڵی شاورەکەمان دادا مامۆستا کامان لە ماڵی شاورەکەمان هەموو هەسەریەتی جانیە باشم باسی هەموو هەسەریەتی جانیە باشم باسی کێرایە بەختەکەمان بەشمان ئەوێ وەکتەمان کێرایە بەختەکەمان بەشمان ئەوێ وەکتەمان. ئافەرین یەک چەپڵەکەن گۆر هەر بژی هاوڕێ جوانەکەمان بە خاوەنی خەڵاتیش لە بەرەوەی کە گۆرانەکەی زۆر خۆش بوو دەنگیشی زۆر خۆش بوو و تەمەنی 5 ساڵە واتە لە قوتابخانە نیە. ئێمە ئێستا لە بڕگەی چوارەماین بڕگەی پۆلەکان کەواتە لەبەر ئەو گۆرانەیە خۆشەی کە پێشکەشی کردین من و زیتەڵەی هاوڕێشم دیارەیەکی جوانە پێشکەشەکەین و جەژنانەی ئێمە بێ بۆ تۆ. پیرۆزی بێ هاوڕێ جوانەکەمان. باش خواحافیز هەنارگیان. خواحافیز باشی بای 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 بای. زۆر باشە زیتەڵە ئەڕێنە لای محەممەد و لە بڕگەی شەشەماین. کاکە محەممەد لە خۆتۆڵی شەشە پێنج لە بڕگەی شەشەماین زیتەڵە هەنارمان وەرگر لەگەڵ هاوڕێکی کەشمان وایە وایە کاکە محەممەد چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ زیتەڵە وتە بڕگەی چەندەم پێنجەم پێنجە و دیار شەشەم تۆتە شەشەم نەخێت تۆتە شەشەم وەرە تۆتە شەشەم کاکە محەممەد من وتم پێنجیان شەش محەممەد منتم شەش یان پێنج شەش شەش محەممەد جا چۆنی؟ بڕگەکان 5 بڕگەن وایە بابزای محەممەد لەکوێ پەیوەندیمان پێوەکە کاکە محەممەد بابزایی محەممەد لەکوێ پەیوەندی پێوە کردوین؟ کەلار لە کەلارەوە زۆر زۆر خۆش ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ خەڵکی کەلاری پیرۆز بێ. دادی خۆشی پیرۆز بێ. زۆر سپاس.
سەیری بەرنامەکانی کورساتەکەی باڵێ سەیری ماوەی مناڵانەکەی باڵێ ئەی بەرنامەکانی دادەتەوار و چیرۆکەکانی داپیرە و بەرنامەکانی منە بینیوە باڵێ خۆشە بەلاتەوە زۆر خۆشە باشە حەزەکی بچینە لای بڕگەی پرسیارەکان باڵێ دەبا بڕگەی پێنجەم یاخود شەشەم ئەی چۆن بڕگەی پێنجەم ئێستا ژەڕۆینە لای بڕگەی پێنجەممان زیتەڵا لە بڕگەی پێنجەمە بڕگەی پرسیارە شتێکان بڕگەی پێنجەم بڕگەی پێنجەم بڕگەی پێنجەم زۆر باشە بڕگەی پێنجەم بڕگەی پێنجەم بڕگەی پێنجەم چی زیتەڵا؟ بڕگەی پێنجەم باڵێ بڕگەی پێنجەم باشە زیتەڵا با بزانین محەممەد لە بڕگەی پێنجەم و پرسیارە گشتەکانە چی هەڵەبژێرە؟ لە بڕگەی پێنجەمە بزانین محەممەد چی هەڵەبژێرێ بەڵێ لە بڕگەی پێنجەم ئایمزای محەممەد چی هەڵەبژێرە؟ محەممەد گوێت لێمە؟ باڵێ زۆر باشە لە بڕگەی پێنجەمە بڕگەی پرسیارە گشتەکان وێنەکان چ وێنەیەک هەڵەبژێری کام بۆکسە هەڵەبژێری شوتی شوتی بابی کەینەوە شوتی یەک دوو زیتەڵە بڵێ دوو محەممەد بڵێ سێ زۆر باشە با پرسیارێک بێنم زۆر ئاسانە محەممەد بڵێم تۆ ئەیڵێ ئەی بێنە بابوو بخوێنەوە باشە کاتە با بڕۆمە لای زیتەڵا بۆی کە پرسیارەکەمان بۆ بخوێنێت زیتەڵە پرسیارەکە بخوێنەرەوە منیش هەڵبژارنەکان ئەخوێنمەوە باش باشە ڕوەک پێویستی بەچی هەیە بۆ گەشە سندن بۆ گەشەکردن ئەڵێ ڕوەک پێویستی بەچی هەیە بۆ گەشەکردن تۆش پێویستی بەچی هەیە بۆ گەشەکردن گۆرانی یاخود ئاو یاخود پێویستی بە ڕوەکێکی ترە دەی کامیانە دەی ئەمە چیە پێمان بڵێ ئاو پێویستی بە ئاوە کاتە با بزانین ڕاستە ئافەری هەر بژی یەک چەپڵەی جوانی بوو دەست خۆش زیتەڵە بزانم زیرەکی ڕوەک پێویستی بە چیترە بە دەر لە ئاو خاک خاک چیتر هین هەوا وامزانی ئەڵەی بۆن پێویستی بە هەواشەیە ئەو دوانۆکسیدی کاربۆن وەرەگری ئۆکسیژنمانێتەوە باشە پێویستی بە چی کەشە پێویستی بە ئێستا من کە ڕووناک بوومەتەوە بۆ هۆی تیشکی خۆر ڕاستە کەواتە پێویستی بە ڕووناکیشە زیتەڵە تۆ لە ماڵەوە ڕۆکت هەیە؟ ڕۆکەکەی بەڵێ ئینجانە و گوڵی جوان جوانمانەیە کاتە باختان هەیە زیتەڵە چۆن؟ باختان هەیە؟ بەڵێ باخیشمانەیە چیمەنێکی خۆشی تیا چواردەورەکەی هەمووی داری جوان و گوڵی جوانە هەر بژیت ئێم خۆشە زیتەڵە کە ئەتوانی خزمەتی گوڵ و باخەکەی ماڵی خۆتان بکەیت زۆر سپاس ڕۆزێکیان چۆنی؟ ئێستاش ئەڕۆینە لای هاوڕێکی کەمان کە کۆتا هاوڕێمانە بێ زیتەڵە بەداخەوە هاوڕێکەمان ناو چی بوو؟ نام ڕۆزێ ڕۆزە چۆنی جەژنی پیرۆز بێ وڵا باشم زۆر سپاس دەنگ و باسە چۆنە؟ وڵا عیبم نییە جەژنیشە پیرۆز بێ جەژنیشە پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشیابی ڕۆزە جەژنی تۆش پیرۆز بێت زۆر سپاس ڕۆزە لە کۆ لەگەڵمانای چەند ساڵی لە کۆ پەیوەندی ما پێواکەی با من بڕۆمە لای لە کێوە؟ لە کۆ پەیوەندی ما پێواکەی لە کۆ پەیوەندی لە سلێمانیەوە لە سلێمانی ئەی لە پۆلیساڵی ڕۆزە 11 ساڵم درێژبی ئەوە تەوار چوە لای بڕگەکان چ بڕگەیەک هەڵەبژێری چ بابەتێک هەڵەبژێری کام وێنەیە هەڵەبژێری کام بۆکسە؟ بەڵێ کام وێنەیە هەڵەبژێری لە بڕگەی پێنجەمای وێنەی شوتی وێنەی شوتی یەکەینەوە دووبارە زیتەڵە هاوی میوەی شوتیش خۆشە وایە بەڵێ زۆریش یەک دوو سێ پرسیارێکی کە بێنین وای زۆر ئاسانە ئەم جارە تۆ بیخوێنەرەوە هەڵبژارنەکانی تۆ هەڵبژارنەکانەڵێ باش
پرسیارەکەمانەڵێت کام میوەیە لە پزیشک دوورت دەخاتەوە؟ هەڵبژارنەکان ئەڵێ سێو، مانگۆ، مۆس. سێو، مانگۆ، مۆس. کام میوەیە لە پزیشک دوورت دەخاتەوە؟ هاڵێن کامێنەیە لە پزیشک دوورت دەخاتەوە؟ بەڵێ کام میوەیە لە پزیشک یعنی ئیتر ئەوەنەی ڤیتامین تیا پێویستە بە پزیشک نابێ. میوەی مانگۆ؟ هەڵبژارنێکە وت یەکەم جار. مانگۆ. نا پێش مانگۆ کە شتێکی کە دوت. مانگۆ؟ ڕەنگی زۆرە. سووری هەیە، زەردی هەیە، سەوزی هەیە. ئەی چۆن دەی خێرا ژانەبی خۆی زۆر بە سوودە و هەموو میوەکان سوودی خۆی هەیە، بەڵام وایە ئەو کۆتا هەڵبژاردن ئەڵەم سێو. ئەدی هەر بژی پیرۆزە دەست خۆش ئافەری. دەست خۆش هاوڕێ جوانەکەمان، دڵخۆش بووم کە براوە بووی. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمانە بوون و بینەری بەرنامەی ژیری و دیاری بوون کە لەلایەن من و زیتەڵۆ پێشکەشکرا. هەموو ڕۆژانێکی پێنجشەممە بەرنامەی ژیری و دیاری پێشکەشتانەکەین بە هیواین بەداخەڵ قەی ناکاوە لە بۆنە و ئاهەنگەکانە ئاهەنگە تایبەتەکانە ئەدبم لەگەڵ خۆ. زۆر باشە زیتەڵا، زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان کۆدۆمۆ لەگەڵ سوپەرفاس. زۆر سپاس کە لەگەڵمانە بوون و زیتەڵە ماڵاوای بکە تۆ هیچ دێ بۆ ماڵەکان؟ وەڵای خۆشیم بۆیان هەیە، ئاگاتان لە خۆتان بێ شیرینی زۆر نەخۆن، چەرەسۆشتانش زۆر نەخۆن، هەتا بەرنمەیەکی تر هەر بژیت زیتەڵە بەخواتانە سپێرین، خواتان لەگەڵ. Thank you.